دەتوانێت ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت یا تا چەند ناتوانێت. پرسی چاکسازی و نێشتنی گەندەڵی بووە بە خۆزگەیەکی تاکبەتاکی ئەم میلەتە. ئێستا چاکسازی بووە بە خۆزگەی کاربەدەستانی حکوومەتیش، بەڵام هەروەکو وتراوە داری خۆزگە بێبەرە. ناوبەناویش بۆ بەدیهاتنی خۆزگەی میلەتە چالاکانی مەدەنی لە کۆبوونەوە چالاکیەکانیاندا داوای چاکسازی دەکەن. سەرۆکی ئینستیتوی ریفۆرم بۆ کەشەپێدان دەڵێت پرسی چاکسازی لە کابینەی نوێمی حکوومەتدا قسە و باز بووە و تا ئێستاش هەر بە قسە و باسی ماوەتەوە و نەبۆتە کردار. دەژڵێت چاکسازی بەمانای ئەوە نایەت داوام بۆ فەرمانبەران زیاد بکرێت یا خودموچەیەک کە حەق و مافی سەرەتایی خۆیانە پێیان بدرێت، بەڵکو چاکسازی پرۆسەیەکی گەورەیە و دەبێت لە سەرجەم کایەکان ئەنجام بدرێت. ئەوەی کە هەیە تا ئێستا دەتوانم بڵێم ینی قسە و باز بووە لەسەر پرسی چاکسازی، هیچ هەنگاوێکی عملی جدی نەمان بینیوە. مەسەلەی زەبتی داوام و نازانم چی و هەندێک ڕێنمایی ئەوە پێمان ناڵێ چاکسازیە، باش ئەمە بخۆی هەر دەبێ هەبێ، بەڵام چۆن ئێمە وەکو گوتم ژیانی هاوڵاتیان باش دەکەین، چۆن وا دەکەین هاوڵاتیان کە دەست نەدام و دەستگایەک ئیش و کارەکانیان بەبێ کێشە ڕاهی دەکرێت، چۆن مەسەلەی گەندەڵی بنەبڕ دەکرێت، چۆن مەسەلەی سوزانم ینی تەزەخمی ئیداری بنەبڕ دەکرێت، چۆن وا بکەین شێوازی حکومڕانی شێوازێکی دیموکراسیانە بێ پێگەی هاوڵاتیان بەهێز ئەمانە پێمان دەڵێن بەڕاستی چاکسازی لە شوێیە. مەسەلەیەکی تریش کە زۆر گرنگە چۆن کاروبارەکانی حکوومەت وڵات شەفافتر دەبێت بۆ هاوڵاتیان بۆ هەموو لایەک، چۆن پەیوەندی نێوان پەرلەمان حکوومەت بە شێوەیەکی باشتر بە موئەسەساتی دەکرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت گەندەڵی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی مەترسیداردایە و هەروەها وتیشی ئەگەر حکوومەت چاکسازی نەکات ئەوان هەڵوێستیان دەبێت. حجمی گەندڵی لە کوردستان ئێستا لە ئاستێکی مەترسیدارە لە خاڵە سنووریەکانەوە بۆ باج و زەڕایی بۆ هەموو ئەو گرێبەستەی بۆ کۆمەڵە کۆمپانیا کراوە لەسەر حسابی خەڵکی کوردستان و ئەمە جگە لەوەی لە چاکسازی لە موچە و لە خەرجی و لە دەرماڵەکانە تا ئێستا هەنگاوە عملیەکان نەچۆتە پێشەوە. فاقێکی کارنامەیەکی کارنامەکە کارمانی نامەی چاکسازی حکوومەتە جێبەجێبوونی ئەم کارنامە تقریبان پێویستی بە دەرچوانی 16 یاسا هەیە، ئیتر ئەبێت دەست پێ بکرێ لەم خولەگرێدا یاسای چاکسازی لە موچە و خەرجیات، یاسای وەبەرهێنان، ئەوەی پەیوەندی بە دەرمانەوە هەیە، پەیوەندی بە کۆمەڵێک یاسای تاکە ئومێدێک هەبێ لای خەڵکەوەی لەم کابینە ڕوبەڕووی فەساد بێتەوە گەرم کابینەنێکە ئومێد لای خەڵکە نامێت. ئێمە ئیتیفاقێکمانەیە بۆ چاکسازی و لە چوارچەوەی ئەو ئیتیفاقی چاکسازیە بەشداری لە حکوومەتاکەین، چاکسازی بکرێ پشتیوانە بین لە کوێش گەندەڵی و کەم و کورتێ بێ قسەی جدیمانە بێت قسەی جدیمانە بێت. لەسەر پرسی گەندەڵی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2016 362 بڕیاری دەستگیرکردن و ئامادەکردنی تۆمەتبار دەرچووە، بەڵام تەنها 301 کەس توانراوە بهێنرێتە بەردەم دادگا و 61 کەس نەتوانراوە بهێنرێتە بەردەم دادگا. لە ساڵی 2017 ڕێژەکە بەرز دەبێتەوە بۆ 376 بڕیار، بەڵام لەم ساڵە تەنها ئەتوانن 226 کەس بهێنرێتە بەردەم دادگا و 110 کەسیش نەتوانراوە لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. هەر لەسەر پرسی گەندەڵی لە ساڵی 2018 194 کەس بە تۆمەتی گەندەڵی تۆمەتبار کراون، هەر لە هەمان ساڵ توانرا ئەم بڕیارە بەسەر 111 کەس جێبەجێ بکەن، بەڵام 84 کەس وەڵامی دادگایان نەداوەتەوە و تا ئێستاش لە گەندەڵیەکانیان بەردەوامن. واتە کۆیە و کەسانەی دادگانەی توانیوە لە ماوەیە 3 ساڵا بیانهێنێتە بەردەم دادگا ڕێژەکەیان 255 کەسە و ئەم ڕێژەیەش بۆ هەرێمێکی 4 پارێزگایی ڕێژەیەکی کەم نییە. نوێنەرێکی داواکاری گشتی هەرێمیش دەڵێت هیچ کەسێک ناتوانێت بڵێ لە هەرێمی کوردستان گەندەڵی بوونی نییە و ئەم ئامارانش تەنیا ئەوانن کێسەکانیان هاتۆتە بەردەم دادگا و بەو پێش گەندەڵی زۆر لەوە زیاترە کە لە بەردەستی ئێمەدایە و گەندەڵی لە دەرەوەی دادگاکان زۆر زیاترە. ئەوەی کە لە ناو ڕای گشتی هەیە کە گەندەڵی لە چه ئاستێکە زۆر تریش بیت فعلەنیش وابیتن، بەڵام وەکو ئەوانەی لە دادگا هەیە کەمترە، چونکە هەروە گوتم دادگا پێویستی بە کۆکردنەوەی بەڵگەیەکی زۆر هەیە حتا کەسێک بداتە دادگا. ئێمەش لە کوردستاندا تا ئێستا ئاسان نییە گەیشتن بەو بەڵگانە بەو داتانە بەو سەرچاوانە کە بزانیت فعلەن ئەمانە جاریوە هەیە کەسێک لە پشت گەندەڵیەکەوە هەیە بەڵام غێر مباشر، یعنی ناتوانانی ڕابتێک بدۆزیەوە لە بینی. گەندەڵیەکی زۆر هەیە
بەڵام وەکو بڵێن بۆ دەستنیشانکردنی پێویستی بە دیڕاستەیەکە پێویستی بەوەیە کە هەندێک جار ئەنیستیتوی خاص هەیە بە دوواداچوون و بۆ چونکە کەس ناتوان ئینکاری لە بوونی گەندەڵی بکاتن لە کوردستان بەڵام بۆ ئێمە ڕێژەکە دەستنیشان بکەین هەندێک داتا هەبوو کە لە دەستەی نەزەهە خۆی بڵاوی کردیتەوە لە راپۆرتەکانی خۆی کە تێشووی ئەو کەیسانەی کە وەکو لە ڕێژەی گەندەڵی ئەو کەیسانە لەبەردەستیتی کە لە 2017 زیاتر لە نزیکەی 300 میلیارد دینار بوو و لە ساڵی 2018 کە تەخمین کرا زیاتر لە 750 میلیارد دینارە ئەو کەیسانە کە لە دادگاکانن جگەلەوەی کە نازانرێت چنەوانە یەکێک لە دروستمە دیارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم چاکسازی و دژایەتی گەندەڵیە بەڵام دوای زیاتر لە 2 مانگ لە پێکەنانی حکوومەت هێشتان هاوڵاتیان هەر لە چاوەڕوانین و هیچ دۆخێک نەگۆڕاوە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.